عیشێتی دوو ماڵ تا سێ ماڵم لەسەرم عارەبانەیە لە عیشەی خۆشم ناڕازی نیم حەمد و سەنا بۆ خەریکی ئەم ئەزبەریەم 15 ساڵ زیاترە بێ ئیتر لەم چمچماڵە ئاسوورمە کۆڵان بە کۆڵان هەتا تەواوێکم معیشێتی دوو ماڵ تا سێ ماڵم لەسەرم عارەبانەیە لە عیشەی خۆشم ناڕازی نیم حەمد و سەنا بۆ تۆ ئیشەکەم زۆر باشە لێی پەشیمانیش نیم بەخوا بەزیادە بەخوا دا ناچێتە 15 دا 15 هەر لەو دەورەیە ئەرە وەڵا کەمە بازاڕە وەک جاران نییە ساڵان باش بوو ئەم ساڵ هەر وێرانە هیچی زۆر کچە ئەرە وەڵام لەگەڵ مناڵ و کۆڵان لە کۆڵانەکەم مناڵ و ژن و ئەوانەیە زیاتر دێن بۆ شتان لە بازار نایکردن ئەوەجار هاتم دەستم پێکرد بۆ خۆم لە خۆمەوە ئەوەجار بەدەست بامانەدا دوایی بە ماتۆر لەسەر عارەبانە باماندا ئەوە شتەوە ئێستا سبریتە بۆ خۆی مێنێ و هیچکی ناوێت هەر بەس کڕنگ نەوێت ئەنە وەڵی هەمووی دەرمانە چێ لە سروشتێ دوو لە تۆ ڕاست ناکە هەر هەمووی دەرمان و ڕەنگە بەس من شیر و ئەو شتانی زیات تێکەم خەستی گرمەوە خەڵک هەر ئاو شەکر تێکا و خۆش نییە 10 ساڵە بێ دروست بوو جاران بە عارەبانە بە دەست بامانە خوێمان تێکل و بامان ئێستا ئەمە سبریتە لەگەڵ وای فەرقی هەیە وڵی هەر ئەمەم هەیە لەخوا بەزیاویت کە شک نابم نیمە هیچم نییە بەم فیقەیە لێدەم خەڵک بەدەنگمەوە دێوتر ئەوەی بیکڕێ دەیکڕۆ نەشی کڕێ لێدەم بە کۆڵانەکانە بخۆمە ڕسوڕێمانی ئەمە بۆ لە ئێمە ڕۆوادین بخۆم دێن ئەوەی بێ دێەوەی نەژیە من هەر ئەڕۆم وا لە نوێ بیانیوا ڕۆم بۆ 12 نیوەڕۆ لە دوای نیوەڕۆ شۆ لە دووە ڕۆم بۆ حوتی ئێوارێ ئەم عارەبانەی پاڵم قاجیشم دێشێ بەڵام چار نییە چی بکەم مەجبورین کاری مەجبوریە ئارە وڵە چار نییە کاکە مەجبوری دانیشت ئیسفای نییە گەڕانەکەش باشە تۆ تۆزە بە قاچ قوڵمە هەر باشە چار نییە